بەناوی خوای گەورە میهرەبان پێمان باشە چەند ئامۆژگارێکتان پێشکەش بکەین سێبارەت بە تەندروستی گورچیلەکان و کۆندای میزەڕۆ لە مانگی ڕەمەزانی پیرۆز. بۆ ئاسانکاری ئامۆژگاریەکان پێم باشە بیکەمە بە سێ بەشەوە. یەکەم چی بکرێت لە کاتی پاشێ و دووەم چی بکرێت لە کاتی ڕۆژدا، سێم چی بکرێت لە کاتی بەربانگدا. لە کاتی پاشێ وا باشە خۆمان دوور بگرین لە خواردنە قورسەکان، خواردنە سوێرەکان، چەورەکان، خواردنەوە گازیەکان، خواردنەوە وزەبەخشەکان وا باشە خۆمان لێ بە دوور بگرین. هەروەها سەوزە و میوەکی باش بخورێ، خاستەن ئەو میوانەی کە بەشێکی زۆر ئاوێن تێدایە بۆ ئەوەی پارێزگاری لە ئاستی شلەمەنی ناولەش بکات لە کاتی ڕۆژدا. خاڵی دووەم بەشی دووەم چی بکرێت لە کاتی ڕۆژدا وا باشە خۆمان تاوەکو بکرێت خۆمان دوور بگرین لە کارە قورسەکان، هەروەها خۆمان دوور بگرین لەو شوێنانەی کە گەرمن لە لێدانی ڕاستەوخۆی تیشکی خۆر خۆمان بە دوور بگرین بۆ ئەوەی پارێزگاری لە ئاستی شلەمەنی ناولەش بکەین. خاڵی سێم چی بکرێت لە کاتی بەربانگدا وا باشە دوای ڕۆژوشکاندن 3 تا 4 گڵاس ئاو بخورێتەوە، بەڵام خواردنەکان تۆزێک تاخیر بکرێت بۆ ماوەی 20 تا 30 خولەک دەتوانین نوێژ بکەیت، خۆت مەشغوڵ بکەیت. دوای 30 خولەک لە ڕۆژوشکاندن و ئاو خواردنەوە اینجا دەست بە خواردن بکرێت. دوای خواردنیش وا باشە بە شێوەیەکی ڕێک و پێک لە دوای بەربانگەوە تاوەکو کاتی پاشێ و کەمکەمە ئاو بخورێتەوە تاوەکو ڕەنجی میز سپی دەبێت. بە هیوای سەلامەتی بۆ گشت لای.